مەولانە جەلالەدینی ڕۆمی ئەو کەسەی سەیری درکی کردبا گوڵی دەبینی. دوای دوورکەوتنەوەی شەمس و ناردنی دەیان نامە مەولانە لە کۆتانامەدا بۆی نووسی 100 نامەم بۆ ناردیت، 100 ڕێگەم نیشان دایت، یان نامە ناخوێنیتەوە یان ڕێگە نازانی. گەر نامە ناخوێنیتەوە ئەوە نامەکان تۆ دەخوێننەوە. دوای خوێندنەوەی ئەو نامە شەمس دەستی کرد بە گریان و ڕێگەی بەرەو مەولانە گرتە بەر و گەڕایەوە و کۆتایی بەو دابڕان و فیراقە هێنا. مەولانە جەلالەدینی بەڵخی سوڵتانی عاریفان ساڵی 1206 لە گوندی وەخشی سەر بە پارێزگای بەڵخ لەدایک بووە. ئەو شارە سەر بە کللتوری فارسی خۆراسان بوو لە ڕۆژهەڵاتی فارس و هاوکات بەشێک بوو لە دەوڵەتی خواریزمی. مەولانای ڕۆمی نیوەی ژیانی لەژێر دەسەڵاتی سەلجوقی فەرمانڕەوای ڕۆم بەسەر بردووە لە ناوچەی ئەنادۆڵ و نازناوی ڕۆمی لەوێەوە بەسەردا بڕاوە. بەهائەدین وەلەدی باوکی مەولانە زانایەکی دیاری سەردەمی خۆی بوو. مەولانە لە ژێر چاودێری ئەودا زانستە شەرعیەکانی وەرگرت. دواتر بەهۆی کێشە لە نێوان بەهائەدین وەلەد و سوڵتەی سیاسی ئەو کات بەڵخ جێدەهێڵێت بەرەو بەغداد و دواتر بۆ مەککە و پاشان چوە شاری کۆنیا کە ئەو کات لە ژێر هەژمونی ڕۆمەکاندا بوو. دوای مردنی باوکی دەرس و وانەوتنەوە دەبێتە بەشێک لەو میراتەی بۆ مەولانە جێدەمێنێت. بە جۆرێک لێکۆڵەران دوو قۆناغ لە ژیانی مەولانادا دیاری دەکەن. قۆناغی یەکەم مەولانە لە ناو زانست و عیلمە شەرعیەکاندا. ئەو قۆناغا هەر لەو کاتەوە دەست پێ دەکات کە لە پاڵ خوێندکاراندا لە کۆڕ و کۆبوونەوەکانی باوکیدا بەشداری دەکرد. دواتر بەهۆی ناسینی بورهانەدین حەق گەیشتە ئەوجی خۆی. ناسینی بورهانەدین بۆ ئەو کاتە دەگەڕێتەوە کە وەک زانست خوازێک لە شاری بەڵخەوە هاتبوو بۆ کۆنیا بۆ لای باوکی مەولانە. بەڵام ئەو کاتەی دەگاتەوە شارە باوکی مەولانە کۆچی دوایی کردبوو. بەڵام ناگەڕێتەوە و هەوڵدەدات یارمەتی مەولانە بدات لە پێگەیاندنیدا. دواتر مەولانە لە سەر ڕاوێژکردنی بە بورهانەدین دەچێتە شاری شام و حەڵەب بۆ خوێندن و ماوەی 4 ساڵیش لە دیمەشق لەپاڵ علومی شەرعی هەوڵی فێربوونی تەواوەتی زمانی عەرەبی دەدات. دواتر ئیجازەی ئیرشاد لەلایەن بورهانەدینەوە دەدرێت بە مەولانە. لەو کاتەوە مەولانە بوو بە کەسێکی دیار و دەستی کرد بە دەرسوتنەوە. قۆناغی دووەم قۆناغی عیرفان و عیشق. ئەو قۆناغە لەگەڵ گەیشتنی شەمسی تەبرێزی دەست پێ دەکات. گەیشتنی عارفێک بە زانایەکی تەشریعی بێکێشە و مشتومڕ نابێت. دوای ماوەیە گفتوگۆی تون شەمس ڕوو لە مەولانە دەکات و دەڵێت بۆ گەیشتن و ڕێکردن پێویستە ئەو بارە قورسە دابگری کە هەڵت گرتووە. ئەو ڕێبازە کەس بەبارەوە بۆی نابڕێت کە مەبەستی شەمس لەبار بریتی بوو لەو نازناوانەی کە مەولانە هەڵی گرتبوون لە نمونەی مەلا، مامۆستا، زانا، موفتی. ئەو کاتە شەمس دەڵێت تۆ بۆ ڕازیکردنی خوددا پێویستە خۆی بناسیت نەک لە ڕێگەی تێکستەوە ئەو بناسی. مەولانە کە پێشتر کاریگەر بوو بە شیعرەکانی هەردوو شاعیر عەتار و سەنائی لەو قۆناغەدا دەڕژێتە جامی عیرفانی شەمسەوە. لەو کاتەوە بە تەواوی خۆی ڕوود دەکاتەوە لە تەواوی نازناوەکان و دەبێتە ڕێبواری ئەو ڕێگایە و وەک چرا دەگرێت. گەردابڕان لەناو ئەدەبیاتی زۆر گەل بە مەرگ و کببوون کۆتایی هاتبێ لای مەولانە جیاواز بوو. لەو کاتەی کە شەمس لە وڵات دوور دەکەوێتەوە و ماوەیەک ون دەبێت مەولانە چەشنی نەی فیراقی دەکاتە ئاواز. دوای ئەو هەموو نامانەی مەولانە بۆ شەمسی نارد لە دوجاردا گەڕایەوە. بەڵام دوای مانەوەی ماوەیەک بە یەکجاری دیار نامێنێت. باپێی هەندێک سەرچاوە قسە لەسەر کوشتنی دەکرێت بەڵام بەڵگەیەکی ورد و یەکلاکەرەوە نییە بۆ سەلماندن. بەرهەمەکانی مەولانە فیهی ما فیهی، حەوت مەجلیس، دیوانی شەمس، مەکتوبات و مەسنەی. مەولانە و ڕێبازی عیشق. هەر ڕێبازێک کۆمەڵێک پەیڕە و پرۆگرامی هەیە تا مرۆڤ پێوە پابەند بێت. بەڵام لە ڕێباز و مەزهەبی عیشقدا یەک پەیڕە و پرۆگرام هەیە، ئەویش ناپرۆگرامیە. بۆ ئەوەی سەر بەو ڕێبازە بیت جۆری ئاینەکەت گرنگ نییە بەڵکو پەیوەستە بە ڕۆشنایی دڵت و باوەڕبوون بە سوو لە خۆشەویستیدا. هەر بۆیە پەیڕەوانی ئەو ڕێبازە فرەجۆرن لە یەک کاتدا جوو، مەسیحی، ئیسلام باوەڕیان پێیەتی و شوێن کەوتەی لە ناویاندا هەیە. مەولانە دەڵێت هیچ کەس ناتوانێت ئیدعای ئەوە بکات کە ئاین لای منە بەڵکو ئاین فۆرمە. عیشق ڕێگە و ڕێبازی پەیامبەرانە. ئێمە ڕۆڵەی عیشقین و عیشق دایکمانە. بۆی ئەمە بەرجەستە بکات دەڵێ لەسەر خاچی مەسیح بۆ خوددا گەڕام نەمدۆزیەوە. لە مەکە بە دوایدا گەڕام دیار نەبوو. ڕوانیم بۆ پەرستگای جووەکان بە هەمان شێوە. کاتێ سەیری دڵم کرد دۆزیمەوە. شوێنی خوددا دڵە نەک هیچ کوێی تر.
لەو ڕێبازی عیشقەدا میوزیک بەشێکە لەو ڕوکنانەی کە عیبادەتی دڵی پێ ئەنجام دەدرێ و سەمای بازنەیی و پێکوتان بە زەویدا دیارترین سیماکانی ئەو ڕێبازن لە هەر سوور خواردن و سوورانەوەیەک تەوافە بە دەوری یاری لە دڵدا جێگیر هەر پێکوتانێک بە زەویدا پانکردنەوەی نەفسە.